داخەوە لەگەڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرمایە لە چەند ڕۆژی ڕابردوودا بەتایبەت لە کەرکوب دوێنێ گەیشتە 52 پلەی سیلیزی ینی بە تەواوی تاقەت بڕووکێنە. حاڵەتەکانی ئاگرکەوتنەوە و سوتانی ئۆتۆمبیلیش لە پارێزگای کەرکوب لەگەڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرما زیاتر دەبینرێن، ینی بەتایبەت لە ماوەی سێ ڕۆژی ڕابردوودا سێ ئۆتۆمبیل لە سێ شوێنی جیاواز کە سێ ئۆتۆمبیلی جۆرەکانیان جیاوازە ئاگریان گرتووە و سوتاون. جگە لەوە ئێستا من هاتوومەتە لای وەستایەکی فیت پەمپ لە پارێزگای کەرکووک کە ئەویش وەستا مورادە دەبینن لێرە چەند قەرە باڵغا ئەو ئۆتۆمبیلانەی کە فیت پەمپیان تێکچووە کە بەهۆی کاریگەری بەرزبوونەوەی پلەکانی گەرماوە کێشەیان تێکەوتووە، ئەو بینین هەمویان هێنراون بێرە بۆ ئەوەی چارەسەر بکرێن. جا ئەم فیت پەمپە بە هۆکارێک لەو دانرێت کە ئەبێتە هۆی سوتانی ئۆتۆمبیلیان گرگردنی. من ئەمەی لەگەڵ وەستا موراددا قسە بکەم. وەستا موراد سڵاو دەبێت باین باش. جان باش بەخێر بێن سەرار دوو چاوم. وەزعی ئێوە لەگەڵ گەرمایە چۆن ئەمەی باسم بۆ بکەی پێشەوەی باسی فیت پەمپ و هۆکاری سوتانی ئۆتۆمبیل بکەین. وەزعی گەرمەکە ماشەڵڵا زۆر گەرمە، بەنزینەکەش مانگشتی غازە، خەڵکش کاتێ بەنزینی تێکە لە بەنزخانە هەتا قورگی بەنزینی تێکە. ئەتر ئەو غازە کێوە دەرچێ ئەتەقێتەوە لە بنینەکەەوە ئەبێ کونێت دروستەکە بۆ خۆی لەسەر قاعدەکە. هۆکارەکەیەوە کابرا ڕێکە لە من کوشنەکە و گڕەسەنێ ئێکە گڕەسەنێ تانکیە 50-60 لەتر بەنزینە بە چیە کوژێتەوە یەکسەر ئەو سارەیە ئەبێتە ینی وەستا زۆر تەنکیەکەی پڕ نەکەن لەم کاتەیە لەم کاتێ نابێ ئەبێ ڕوبێ کەمی تێکە لەبەرەوە غازەکە دەریکا بێ لەوەش ئەبێ ئەو قەباغ بەنزینەک تۆزە شلیکە. بەڵێ دووەم شت ئەو خەڵکاڕوە سێ بەنزین پێکەوە تێکەڵەیەەکە نابێت مادەیەتر دروستیەکە کە دروستیکرد غازەکە زیاترە بێ ئەبێتە ئاگر ئەو بەنزینە یەک جۆر بەنزینی تێک یەک جۆر بەنزین تێکە. بەڵێ سەرات ئەو بینیتان لەم دوسێ هەفتەیە نزگەی 5-6 سارە لە کارەسات لە کەرکووک کوستایەوە بە بۆنەی ئەم فیت پەمپوانە. دوێم شت سێرگەی کابرا ئاچێ لە شوێنێ فیت پەمپێکە بەستەی سینیە ئەو شۆکارەکەیتکەوە زۆر گەرمە بێت. ئەو مادانی کە بینەرانیش ببینن ئەو مادانی لە ئەم قەباغ و فیت پەمپەیە بەکارێنرێت کوالیتیان خراپە کوالیتیان خراپە. بەڵێ کابرا چێ سێرگەی فیت پەمپێ سینیا بەستیان قەباغێک ئەم قەباغە سینیا بەستێ کام قەباغە سینی بەستیەکە ئەمە لەم بنەوە گەڕەسەنێت سین خۆی وا دروستی کردووە زۆر بێکەڵکە کە دروستبوونی کوالیتیشی زۆر بێکەڵکە کە کڕی سند چیەکە ئەلێرۆک ئاگرستێن کە ئاگریزم کابرا پریا ناکرێت سارەکە بگوژێنێ هەتا حریقش بگاتە لای سارگە ئەو کاتە کامستاوە و زۆرترین حاڵەتی ئاگرکەوتنەوە لە ئۆتۆمبیل لێرەوەیە. بەڵێ لێرەوەی ئەلێرەوە دەست پێکە سێرگە ئەو فیت پەمەی کە کابرای گۆڕێ لە شوێنە کابرا نازان فەقێت چێ بۆ لای کابراگەڵە فیت پەمی ئەسڵین بۆدانە سری کابرا فیت پەمە سینی بۆدان کە سینی دیانە مەلەفەکەی تەواونیە یەکسەر چیەکە ئەم قەباغا ستۆن ئەم قەباغی ستۆن بەس ئۆکسجین وەرگرت یەکسەر چیەکە گڕەسەنێت. داواکارم زۆر بەنزین تێمەگەنە تا قورگی سێم 6 مانگ جارێ وەرە فاسیکە تاکیدکە بزانام پیشەی سوتاوە مەستی گیراوە لەبەرەوەی ئەم کارەساتە نەبێتە سەر سارگەت سێرگی سارگەت گڕ بچەنێ لە بن کوشنەکە. بەڵێ دەستخۆشی بە کەناڵی ئەو شەکەم دۆستۆزی خەڵکن. بەڵێ خۆش بێ ئەوەی گوێتان لێ بوو چەند ڕێنمایەک بوو لەلایەنێک لەو وەستایانەی کە لە پارێزگای کەرکووک خەریکی چاکردنەوەی ئۆتۆمبیل و بەتایبەت بابەتی فیت پەمپە باس لەوە کات ئەو شۆفێرانەی کە هەست بە تێکچوونی فیت پەمپەکانیان دەکەن بە زووتوری کات بچنە لای وەستایەک و هەڵ بدەن مادەی باش بە کوالیتی باش بۆ ئۆتۆمبیلەکانیان بەسن کە نەبێتەوەی ئەوەی ئاگر لە ئۆتۆمبیلەکانیان بەربکاتەوە و بسووتێت ئۆتۆمبیلەکان. تۆش ئاسۆ هەر لەوێ فەحسێکی فیت پەمپی سارەکەی خۆ بکە تا لەوێ فرسەتە. دەست خۆش سپاس بۆ تۆ بۆ ئەو وەستایش کە لەگەڵ تا بۆ زانیاریانەی کە بە ئێمەیانە.